لما انكحلتي العيون ما فكرتي بقلبي او انه قلبي متعوب وليالي بعد ما نامه نص الدرب عفتيني يا ندمة الندامة لف القلب لف يا هي خل دمي ينشب تعبتني بالشوق وبحضني بحري العشق دموع من البكية ويلي حبيتها وعلى الشوق متعذب ومو بيديا والله لا سوي انزال ولا بحضن حبيبية سڵاوتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان لە هەر کوێیەکان هیوادارم لەش ساغ و تەندروست بن. من بیلال مستەفام لە ڤلۆگی ئەمڕۆمەندا باز لە گراند ماجدی مۆڵ دەکەین و ئەم مۆڵە جوانە ئەم مۆڵە ناوازەیە کە تازە کراوەتەوە لە هەولێری پایتەختی کوردستان ئاشناتان دەکەین بە دیمەنە سەرنج ڕاکێشەکانی و بە تەرتیبات و ڕازاندنەوەی ئەم مۆڵە و دیزاینە جوانەکەی و شێوازی نافورەکانی ئەم مۆڵە تکایە لەگەڵمان بمێننەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و چێژوەرگرتن لەو مەنزەرە جوانانە. بەڕێزان خۆشەویستان، وەکو لای جەنابتان دیارە وێنەکان خۆیان دەدوێن، تەرتیباتێکی جوان بۆ گەراج و بۆ گۆڕەپانی مۆڵەکە کراوە بە هەمان شێوە ناوچەی سەوزایی پێش مۆڵەکە زۆر بە جوانە ڕازاندراوەتەوە و بیگست میوزیکال دانسینگ فاونتن خاوەنی گەورەترین نافوڕی ڕاقیسەیە، گەورەترین نافوڕی سەماکارە. بەڕاستی زۆر جوانە بۆ وێنەگرتن. ئەمە دەرگای سەرەشیە، وەکو دەیبینن ئەمەش هینە، ئەمەش دەرگای دووەمیەتی کە دێتێتەوە سەر، ڕاستەخۆ دەچێتەوە سەر نافورەی ناو مۆڵەکە. کافتریایەکی عەرەبیە، عەرەبیکە کافەیە، ئەمەش ڕاقیە، کەمێک نرخەکانی گرانە، بەڵام ئەمەش دەرگای چوونە ژوورەوەی مۆڵەکەیە. خۆشەویستان، ئەمەش هۆڵی سەرەکی مۆڵەکەیە کە لەم هۆڵە گەورەدا ئاهەنگ و بۆنە و لایڤ میوزیکشتیتیە ئەنجام دەدرێ. لێردا وەک دیارە ئەمە ژەنینی چەند میوزیکێکە لە بۆنەی هەمکردنەوەی مۆڵەکە و هەروەها بە بۆنەی سەری ساڵی کوردی نەورۆز میزێک لێدان بە شێوازێکی جیاواز، نمایشکردنی چەند شتێکی جیاواز، سەرنجی کڕیارانی بۆ خۆی ڕاکێشاوە وەک دەبینن لە چواردەورەی هۆڵەکەدا گشتیان کۆبوونەتەوە. زۆرێک لە شەوان گۆرانی بێژە کوردەکان بانگ دەکرێن، گۆرانی بێژە عەرەبەکان بانگ دەکرێن. بەڕێزان، ئەمەش دیزاینە ناوازەکەی ناو هینە، یەکێک لە هۆڵەکانە، یەکێک لە مەمەڕەکانی مۆڵەکەیە. ڕاستی شتێکی ناوازەیان کردووە. بەڕێزان و خۆشەویستان، لە تابقی یەکەم، لە نەهۆمی یەکەم گەورەترین هایپەرمارکێتی لێیە، زۆربەی هینەکانی جلوبەرگ و پێڵاو و ئەمانەی لێیە و ئەم نافورە جوانەیەشی لێیە. شتێکی جوانە،
بەڕاستی شتێکی ناوازەیە یان بەڕێزان ئەمەی دەبینن ئەمەش شۆپینگ شۆپ جلوبەرگی پیاوان ئافرەتان مناڵان بەڕێزان لێرەش دیفاکتۆمان هەیە دیفاکتۆ براندێکی تورکیە زۆر بەناوبانگە براندەکە شتەکانی زۆر ڕاقین لە بواری جلوبەرگی شەکات کە هیچ جلوبەرگی مناڵان و پیاوان و ژنانە لە 2003 دا مەزراوە 2004 لقەکانی زیاتر کرامنەتەوە وڵام و دەشمان هەیە ئەمەش تورکیە بەڕێزان ئەم مارکێش تایبەتە بە پێڵاو و جانتە بەڕێزان ئەم کافتریایەش کافتریای شەڕاقیە ئەمەش مەسرەحی مۆڵەکەیە لێرە هەنگەکان ساز دەکرێت ئەمە هەوڵی سەرەکی مۆڵەکەیە بەڕێزان ئەمەش ئێڵسی وەیکیکی ئەمەش مارکێکی فەڕەنسیە لە ساڵی 1970ەوە دامەزراوە لاکۆست ئەمەش ئیتاڵیە بەڕێزان جلوبەرگی پیاوان ئافرەتان مناڵان بەڵام پێڵاو بە هەمان شێوە بەڕێزان ئەمە مارکەی ئێڵسیە مارکێتێکی گەورە یەکجار گەورەمان هەیە لە خۆشەویستان ئەمەش هۆڵی بەردەم ماژدی مارکێتە ماژدی هایپەر مارکێتە کە بەشی خۆراک ئەرەوە بەشی جوانکاری و بەشی قاپ و قاچاغ و بەشی کارەبایی ناوماڵ تەنانەت بەشی کەمەلیات بەشی مۆبایل بەشی کۆمپیوتەر تەواوی بەشەکانی تایە ئەمەش وەک دەبینین ئەمانە هەمووی برنجە تەواوی برنجەکانەوەی کە لە بازاڕ هەیە لێرە دەست دەکەوێت ناو داشکان نیش دەکەن بۆ بەشی خۆراک و تەواوی نەساتلەکان ئەوەی نەستەلێ هەیە لەم ناوە یان نەستەلەی مارکە جیهانیەکان ئەوروپیەکانیشی لێن ئەوانەی ئەوروپی تورکیش یەکجا زۆرە ئەو شتانش کە پێویستی بە بەڕادە ینی هەمووی زۆر بە ڕێکوپێشی خراوەتە ناو بەڕادەوە ینی شێوازی هەڵگرتنی خۆراک لێرەدا زۆر سێفتیە زۆر پارێزراوە تەنانەت ناو خودی هینەکەش ینی بە شێوازێکی جوان پلەی گەرمی تایبەتی پلەی گەرمەکەی تایبەتە ینی پلەکەی هەرگیز ئەوەندە گەرم نابێت کە خۆراکەکان تێک بچێ یان ئەوەی کە پێویستی بە ناو بەڕادە بەردەوام ناو بەڕادە ینی هەڵگرتنەکەی و بە گوێرەی ستانداردی جیهانیە وەکو لێتان دیارە بەڕێزان ئەمە هایپەر مارکێتەوە تا خۆتان زان هایپەر مارکێت واتە بێ هەموو شتێکی لێبێ وەکو مارکێت نییە هەمە هایپەر مارکێتە بێ ئەبێ لە هیچ شتێک پاکت نەکەوێت واتە هەموو ئەو شتانێکە لە ژیانی ڕۆژانەدا بۆ خواردن بۆ پاکەرەوە بۆ پێویستی ژیان پێویستە تونی هەبێ
شوشەوات ئەنواعی شوشەواتی لێ بە قوربان بە خانمان بێن بۆ خۆیان شت بکڕن. خۆتان نەزانن خانمان مردووی بازاڕکردنن، ئایدی حەزەکەن زوو بێن بازاڕکەن، هەرچەند پێویستیشیان پێی نەبێت حەز دەکەن بازاڕکەن. ڕاکەم ئەمەش هۆڵێکی ترە. بەڕێزان ئەمەش ئیپێک یۆڵە، ئەمە تایبەتە بە جلوبەرگی ئافرەتان. تایبەتە بە پێڵاو و جانتا. ئیدی بەس بەڕاستی ڕاقیە، یعنی شتی هەیە کیباری، بەڕاستی پێڵاوەکانی زۆر جوانە. شوشەوات، نایلۆنەوات، خاولی و شتانە. بەڕێزان بیرتان نەچێ ڤیدیۆکەمان شێرکەن، لایکی کەنیدی کۆمێنت بنووسن بە قوربان، تیکتۆکەشمان فۆلۆ بکەن، چەناڵی یوتیوبەکەشمان سەبسکرایب بکەن. خۆشەویستان بەڕێزان، ئەمەش لە لای ڕاستی مۆڵەکە جێگەیەکی جیاکراوەمان هەیە کە کاتە نۆهەمی دووەم هی مۆڵەکە جێگەیەک تایبەت بە ڕێستۆرانت ئامادەکراوە. ڤیدیۆیەک جار خۆشی هەیە دەوانێتە سەر دووسایدی مەسیف کراوەیە کەش هەوایەکی لەباریە بۆ دانیشتن. بەڕاستی زۆر زۆر بۆ ڕۆژانی هاوین زۆر خۆشە، بەڵام هێشتا نەکراوەتەوە. چەندین بەڕێزان ئەمەش دەرگای دووەم کە ڕاستەوخۆ لەسەر نەهەمی دووەمە. بەم شێوەیە دیزاینی جوانەکە لێرە باشتر دەردەکەوێت. بەڕێزان لێرەژە نەهەمی دووەمیش دوو سیارە دانراوە، سیارەیەکی ڕەش، سیارەیەکی سپی MG بەڵام 2023 23 یان 22 نازانم، بەس وازانم ئەبێ 2023 بن. ئەمانە گشتی بۆ تیر و پشکەکە ئامادەکراون. سیرکان ماشاءالله، ئیدی ئاخر سیرکە ماشاءالله. لە خوارەوەش دوو سیارەی تر ئامادەیە ماشاءالله. ئەمەش ئەم ڤیوە جوانە، ئەم دیکۆڕە جوانە، ئەم دیزاینە ناوازەیە. شتێکی ناوازەیە ڕاستی، کەمە براندێکی ئیتاڵیە لە ساڵی 1972 دامەزراوە، لە قیلەتەواوی جیهان هەیە، بەڵاوە زۆر سەرمایەکی یەکجا زۆریشی هەیە کە ملیاران یۆرۆ دەخەم بڵێنرێ. سەیرەم دیزاینەشکەن، ئەمەش دیزاینێکی جوانە ماشاءالله. لێرەوە چی بۆ نەهەمی سێ کە
یاری شاری یاری مناڵانی لێیە کافتریاکانی لێیە بەڕێزان ژێبەر ئەومە بە خۆشحاڵی و مارکەیەکی کوردیە کە لە ئامادە بنکەی لە ئامادە و لە تورکیا بڵاوترین بەناوبانگترین مارکەیە کە کارگێکی یەکجار گەورە و زەبەلاحی هەیە بە هەموو جیهاندا بڵاو بۆتەوە لە هەموو زۆربەی شوێنەکان هەیە کارگەکە کارگێکی کوردیە تاوای کارمەندەکانی کوردیە بیرۆکەکەی کوردی ئەمە مای خۆشحاڵیە ئەمەشە بەهاشەوە پۆڵمارک ئەمەش لۆزان هێشتا نەکراوەتەوە گەلەری مۆنالیزا ئەمەش گەلێرێکی جوانە ماشەڵڵا لێرەشەوە ڤیوێکی یەکجار جوان ئەڕوانێتە سەر هۆڵەکە هۆڵی گشتی سیرکەن جێگەی ئاهەنگبوونەکان ئەمەش جلوبەرگی مناڵان جلوبەرگی ئافرەتان ئەمەش ئێڵسی ئەمەش هەر مارکەی ئێڵسی وایکیکی ئەمەش مایکسپۆرت ئەمە تایبەتە بە جلوبەرگی وەرزشی پێڵاوی سکەچەری وەرزشی ئەمە مارکەیەکی جیهانیە زۆر بەناوبانگە ئەمە بڕاندێکی لوبنانیە بەس خۆی کۆمپانیاکە گروپەکە لوبنانیە بەڵام 150 بڕاندی جیهانی لە خۆی کۆ دەکاتەوە ئەمەش جێگەی سەردەرگای یەکەمە ئەتە مەدخەلی یەکەمە ئەم جۆرە دیزاینی لەسرە ئەمەش بەشی پێشوازی بەشی ڕسێپشن بەم شێوەیە مارکەی پوماشتەیە لە نهۆمی دووەمەوە ڤیۆکان بەم شێوەیە ئەمەش مارکەی ئەدیداس سکێچەرس ئەمە مارکەی سکێچەرسە ئەمە ئەمریکیە ئەمەش وابزانم لە نەوەتەکانەوە دامەزراوە زۆر بەناوبانگە سکێچەرسە ئەمە تایبەتە بە پێڵاوی سکێچەر تایبەتە بە پێڵاو بەڵام بەڕاستی پێڵاوەکانی زۆر ئەسڵیە ئەمەش لێرە نافورەکەی خوارەوە بەم شێوەیە خۆشەویستانم لێرەشەوە دەچین بۆ نهۆمی سێم کە لەوێ زۆربەی کافتریاکان و ڕستورانت و هەروەها شاری یاری مناڵانی لێیە بەڕێزانە ئەمەش نهۆمی سێم KFC شوا دەکرێتەوە تا ئێستا نەکراوەتەوە KFC ئەم دیزاینەکەن opening soon چوادەوری هۆڵەکان گشتی مێز و کورسی دانراوە بۆ میوانە خۆشەویستەکان فاتبەرگریشی لێیە ڕستورانتی فاتبەرگر سوڵتان کافێ سیرکەم دیزاین نهۆمی سێم جیاوازە پیپلس کافێ ئەمەش کافتریای خاڵک
گریڵ تاوە، ئەمەش گریڵ تاوە. ئەمەش شاری یاری مناڵان، پێویستی بە هی نەبێ کە چوویتە ژوورەوە کارتێک ئەکڕی، پلیتێک کارتێک ئەکڕی، هیچ چارجێکیت بە بڕە پارەیە کە خۆت دەتەوێت، توانی لە ماژدەکەی سلێمانی یان دهۆک لە هەر شوێنێک ئەتوانی مناڵەکەت یاری بکات بە هەمان کارت بەسەر ناچێ. ئەوان بەم شێوەیە دیزاینەکەی زۆر جوانە. لێرە جەماعەتی ڕسێپشن لەوێن، بەم شێوەیە بۆ مناڵی تەمەن 2 ساڵ، 3 ساڵ، 4 ساڵ هەنێک یاری هەنە، تەنانەت گەورەکانیش دەتوانن بیکەن. بۆ نمونە ئەمەیان هەندێک یاریەکان بە هەزارە، بە 1000 دینار دەست پێ دەکا، بە 2000 بە 3000 بەو شێوەیە. کارتەکەت پێیە، پێویستی بە هیچ نیە، تەنها کارتەکەت پێیە، ئەوم کارتە ئەدەی لەو جیهازە خۆی دەکرێتەوە دەست بە ئیشکردن دەکات. کاتەکەی دیاری کراوە لە کاتێکی کەمدا یەک جارەکرێتەوە. بۆ نمونە ئەم یاریە کاتێک کارتەکەی لێ دەست بە ئیشکردن دەکا، گێڕێکی هەیە، خۆت تاکوم پێوە دەکەی. ئەمە ئەگەر کەمێک شارەزا بێتوانیت یان یەک جار بەخت یاوەرت بێتوانی 2 دانە سیارە لەگەڵ خۆی بێنێ. بەزەم برادەر ئەمە تاقی کردەوە کە هیچی لەگەڵ خۆی نەهێنا. بەم شێوەیە واتە جیهازەکە و کارتی پێتە بێت لەو هینەی بیت لەو شوێنە. ئەمەش پێکێشانی سیارەکان یاری سدامات تەمام. دیاری جۆراجۆری زۆری لێیە. ئەمە مێشکی مرۆڤ کەمێک برشکی مناڵ چالاکەکات. ئەمەش ئاوێنەیە، ژووری ئاوێنەکانە کە تیا بزدر دەبی، بۆ نەکەستێ ژوورەوە دەرگاکان نازانیت، هەبێ بگەڕی دەرگاکە بدۆزیتەوە بزانە، چونکە هەمووی هەر شوێنێک بۆ ئێچیت هەمووی وەکەوەی کە دەرگا بێیان نازانی. چرخفەلەک ئەوەش دیوار سەرکەوتن بەو سەر ئەو دیوارەدا. جدار التسلق بەم شێوەیە يتسلقون. reception gift point باشە. ئەبەم شێوەش دیزایانی بەردەم هینەکە، شاری یاریەکە. هاوڕێکیشت تاکە
ئەمەش کافتریایکی عەرەبیە، کافتریایکی کلتوریە، یەکی جوانە زۆر. شوێنێکی باشیان هەڵبژاردووە بۆ کافێکان، بەڕاستی زۆر ئارامە، زۆر دەنگەدەنگ نییە، ڤیۆکەی جوانە. ئەمە شۆڵی گشتی مۆڵەکەیە. بەڕێزان ئەمەش فات بەرگر، نرخەکانی ببینن. ئیدی هێلکە 500 چیز، ئیتر 6500 5000 3500 تەناوەت بێکی مناڵان هەیە بە 2500 گەرنا ئەوانی تر. خۆشەویستانی مەندی حەتاب، ئەمەش مەندی حەتابیش دەکرێتەوە لێرە. ئەوانەی کە حەزیان لە مەندی و ئەمانەیە، چێشتی یەمەنی و جوزانم خەلیجیە بابێن بۆ ئێرە. خۆشەویستان بەڕێزان، بەم شێوە هاتینە کۆتایی ئەم ڤلۆگەمان. هیوادارم بەدڵتان بوو بێت. تا ڤلۆگێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.